ماندوو نەبی خات و شۆخ. یاخوا بەخێر سەر چاو سپاس دەکەم. بەخێر بێ یاخوا. سپاس بۆ تۆ. ئەمڕۆ ئازیزان هاتووم بۆ لای خاتوونێک کە ئازایانە خەریکە بژێوی ژیانی خۆی لە ڕێگەی نانکردنەوە دەرەهێنێت، دواتریش بە ئۆتۆمبیلی بار هەڵگرەکەی ئەو نانانەی کە کردوویەتی ئەیبات و لە شوێنێکی تایبەت ئەیان فرۆشە. جا من ئەمڕۆ ویستومە لەگەڵ یابم لە ڕۆژێکی کارکردنی و خات و شۆخ خۆ نابێ من لەگەڵی شت بم و یارمەتیت نایم کاتە بابێکۆ دەست پێ بکەین گونێک ببڕین فەرموو کاتە بابێ مەلاتەوە گونێک ببڕن. خات و شۆخ هەموو بەیانیەک کەنانەکەی بەیانی زوو و هەڵەسی ئاردەکە ئاماداکەی وایە چی لەیەکی ئاردەکەوتت نایبێژیتەوە. بەڵێ من بە کەپەک ئەیکەم نانەکەم بە کەپەکە ئاردی سفریشم نییە. دوایەوە بەیانیان سەعات 4 هەڵەستم لە خەو هەویرەکە ئامادە ئەەکەم دوو شاگردمەیە ساجێکیان بۆ ئەوان ساجێکیش بۆ خۆم و مناڵەکانم. واتە لە خوا بەزیاب هەلی کاریش دروست کردووە. بەڵێ سپاس بۆخوا. ئیتر دوو ساج ئیش پێیەکەین ئیتر جاری وایە من خۆم تا سەعات 9 یا 10 ئیشەکە ئەەکەم دواتر ئەچمە ماڵ پاکردنەوە ستافێکی پاکردنەوەم هەیە. زۆر جاریش کەنانەکە زۆر بێ بزانم لێ نابنەوانێ تاو نابێ خۆم ناچم بۆ ئیشەکە ستافەکە بەنێرم. ئەی لەش ساغ بێ دوایەوەی هەویرەکەدانا چەندێکی ئەوێت تاکو ئامادە بێ ئیتر گونک ببڕنەوە بیکەن بەنان و ئەمە هەویری ناوساجی نییە نانی تیریە هەڵاتن وشتی نییە هەرکە لە هەویر شێلان بوویتەوە دەستەکەین بە گونەگرتن و نانەکە ئەەکەین. ئێستا دوای گونکەکانت بڕی لە ئارداداد ناو ئێستا ئیتر خەریکی پانیەکەیتەوە ماشەڵڵا منیش یارمەتی بە بەس ئەوەی من بۆ خوار دەرەچێت. ئەلەمایانە سەری دەستی من کە بە زانە مەزبوط سیرەکەم دەتر هیوادارم ئەم پشتەوە کەس نایبوونە چەند گونەکەم تاکوە ساخراب کردووە. ئاردەکە بڵاوەکەیتەوە لەسەر کە دەست ئاوا ئەبەی بەم لا ئەیهێنیتەوە بەمایان ئایبیت و بەم لایەن ئایتەوە ئەڕۆ ئەوەیەتەوە پێویستی بوونی خۆت بیسوڕێنی خۆی نانە بەزەو من کە ئەیکەم تۆ هەستی پێ ناکەی ها ئەبەمەی هێنیتەوە ئەبەوە ئەیبیتەوە بە دەستێک ئەیبێ بە دەستێکی تر ئەگەر هێواشیکەیتەوە خۆی ئاوایە ئاوا ئەیبیت و ئاوای هێنیتەوە هێتێ بۆ خۆی ئەسوڕێ بەس کە ئاوام کەری تر تۆ نایبینی نازانین کە ئاوای لێ ماشەڵڵە تۆ خێرایی دوایەوە ئیتر نانەکە ئەیە بەسەر ساجەکەیە بەم هەویرە چی ئەکرێت بەدەر لە نان زۆربەی مشتریەکان لەگەڵ نانەکانیانە داوای کەلانە ئەکەن داوای ناوەشکێنە ناوساجی بەس ناوساژی لەم هەویرە ناکرێت ناوساجیە بێ بە خومرەی تێکەیت و هەڵبێ ئەم هەویرە بەس ڕۆژکەوتشملی و بخبێتیایە بەس لەمە ئەتوانیت ئەو کولێرەی ساجەکە دروستکەی لەگەڵ کەلانە و ناوەشکێنە بەدەر لەوەش هەر لەم ئارد و هەویرە ئەتوانی شلتر بیکەی هەویرەکەی واوەکو ماستا و شلکێنی پێ دروستکەی باڵەسەکەی خوا ئیشەکەت ماشەڵڵا و دەبێت زەحمەتە و هیلاکیش ئەکا چون ئێستا کە بۆ نمونە هەوا گەرمە من هەستەکەم چەند ئەمەش ئەوانەی تر غازەکە وەڵڵا ئەوە بەسیتەوە ئەمڕۆ یەک غازە و غازەکەشمان کەس کردو تۆزێ ئەژینا ئێمە دوو پەرمێز ئیش پێەکەینەوە ساجێکی کەمانە ئەی لە ساغوە ئەی نانکردن لە زستان و هاوین گۆڕانکاری بەسەریان دێت بە تایبەت بۆ ئامادەکردنی هەویرەکە نه هەر بە یەک شێوە ئەیشێلی نەبستان بێ هاوین بێ هەویرەکە ئامادە بێ هەر بە قەدیەکی پێچێ بەڵێ هەر وەگێکی پێچێ بەڵام نانکردن لە زستانە زۆر خۆشترە لە هاوین لەبەر گەرماکەی بۆ فرۆشتنەکەشی هەر زستان خۆشترە. لە نانکردن چ قۆناغێکی لە هەمووی سەخترە چ قۆناغێکی ئاسانترە بۆ نمونە ئەگەر کەسێ وەک من شارەزانە بوو با لە ئاسانەکەەوە دەست پێ بکە. وەڵڵاهی فەرق ناکات گونەگرتنەکە بۆ تۆ مەرحەلەیەکە فێرەبی لە گونکەکە بەڵێ لە ئەمەکردنەوەکە بەخوا زۆر زەحمەتە هەرچێکەکە هەر یا چرچە بێ یا خوار دەڕێت ڕاستەکەی وەڵام مناڵەکانی خۆم ئێستا وردە ڕاهاتوون ئەکەنەوانێ گەورەیەکەن
بەس ئیتر قورسە وڵات تا فێرە بیت بخۆرە دەسەڕابێ ئارە بەخوا ئەستا من خۆم نانی هەورامی نازانم بکەم زۆریشم حەزەیە مشتریشی زۆرە ڕۆژ نێ مشتری نانی هەورامی نەیە بۆ لا باش بەس نازانم فێری نابم ئەمە بۆ ئەکرێ ئەوی ترم بۆ ناکرێت ئیتر ئێستا هەویرەکە پانەکەیتەوە تەنک و ئەیەی بەسەر پنەکە و ئەیەیت بەسەر ساجەکەیە جا من لام بوو ئەوەی ئاسانە وتیان ئیشی مەترسیدار مەکە جلەکانە ئەسووتێبی وڵا ئەمە ئاسان نییە وڵا ئەمە ئەبێ زۆر شارەزابی لێ نانەکە ئەسووتێ دەستی خۆ دەسووتێنی هەر نەک نانەکە یەکەم دەستی خۆ دەوای یارمەتت نایە تەخنی ناکەوە ئارەوەڵا ئەوە بە چاو ئاسانە بەس بەکردن ئاسان نییە وڵا کاتەمە هەت با لەم ئیشەی خۆم بەردەوام بم وڵا من خۆم جاران کەنانم ئەکرد بۆ ماڵی خۆم 3 ڕۆژ نەخۆشە کەوتم ئەمە بە حساب نانمە کرد زۆر پێهیلاگەڵم جا کە هاتمە ئەم ئیشەوە چەند ساڵم ئیشاکەی 8 ساڵە لە 2015 2016 خەریکێم ئیشم بەس یەکەم جار کە دەستم پێ کرد لە کارگەکانەوە دەستم پێ کرد لە 2010 وانێ ئیشی خۆم ئەەکەم پێشم ئیشەژ 9 ساڵ خەیاتی و چنینم کردە ماشەڵڵا و لەبێت کاتە کۆڵی هوەرەزانی ئارۆڵە ئەمانم جلی 2009 2010 ئیشی خۆتە بەڵێ ئەیەخوا لە شە ساغ بێ ئەگەر وابێ ئێوە هەموو ڕۆژێ بەنانی تازە بخۆن لەخوا بەزیابێ جا خواردن بەنانی تازەوە تەمێتری هەیە ئارەوەڵە نان دانانێم بۆ ماڵەوەی خۆم نانم نییە بڵێن بۆ ژوورۆکەوێ هەر ڕۆژانە کە نانەکەین بەشی خۆشمانە بینە ژوور و ئەی دەستە خۆش بێت ئارۆڵە ئیتر ڕۆژانە ئەچمە سەر جادە لە جادی زرگەتە ڕعایا ئەوەستم نانەکانمە بە مشتریەکانم چاوەڕێ من زۆر جاری چاوەڕێم ناکەن دێن بۆ ماڵەوە بۆی مشتریەکانم کاتەکە مەزانن شوێنەکە مەزانن پیجم هەیە تیکتۆک و فەیسبووکم هەیە ئیتر لە ڕێگەی ئەوانەوانێ چالاکی کاتە لە سوشیال میدیا بە مناڵەکان یارمەتی زۆر وەڵا دێن بۆ لام دەستخۆشیم لێکەن هاوکاری مەکەن یارمەتی مەدەن خوا خەریکەوەی منیش ڕێکە بێتەوە خاتوشۆخە ڕێک بووە خەریکە بەردەوام بم بەردەوام بە تاوا بوو نانەکانمان تاوە بیکوژێنەرەوە یەخوا لە شە ساغ بە دەستە خۆش بێ کاتە ئێستا ئەوەنەی ماوە ئەمانە بکەیتە عەلاگەوە ئەرۆڵە تر ئیشەڵڵا دوای باریان کەیت و بیان بێ بۆ شوێنەکەی خۆی با منیش بم یارمەتی لەم قۆناغەیە خات و شۆخ هەموو هاویرەکانی کردووە بە نان و هەڵبێت منیش کەمێک یارمەتیم داوە پاش ئەوەش کە هەموو نانەکانمان باری ئۆتۆمبیل لە بەر هەڵگرەکەی کرد پێکەوە ئەیان بین بۆ شوێنەکەی خۆی بۆ ئەوەی بیان فرۆشین لە ئێستاە ژمارەیەکی زۆری خاتون هەن کە لە دەرەوەی ماڵ سەربەرزانە ئیش ئەکەن و بە خۆشحاڵیەوە کۆمەڵگاش ئەبینین کە زۆر پاڵپشتیان ئەکەن و هیوامان ئەوەیە کە هەمویان ئەگەر خەونێکیان هەیە خەونەکانیان بتوانن بیهێنەدی و پاڵپشتی ئەو خاتونانە بکرێت کە لە دەرەوە بوێرانە بژێوی ژیان بۆ خێزانەکانیان دابینەکەن نانی تازەش زۆر زۆر بەتاوە وێ ئێوە ناخۆش